بەڕێزانم کاتتان باش وا بڕیارە ئەمڕۆ شاندێکی یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکایەتی بافڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان سەردانی شاسوار عەبدولواحید سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ بکات لە نێو بارەگای خۆی لە ناو گوندی ئەڵمانی هەرچەندە ئێستا کەمە قسە دەکەم بافڵ تاڵەبانی و ئەو شاندەی کە لەگەڵ یایەتی لە لای محەممەدی حاجی مەحمودن وا بڕیارە دوای کۆبوونەوەکەیان لەوێ سەردانی نەوەی نوێ بکەن. ئەڵبەت ئەم سەردان و دیدارەی ئەمڕۆ کە دروست بوو ڕۆژی پێنجشەممە لە دوایەوەی شاسوار عەبدولواحید کە لە زیندان ئازاد بوو پرێس کۆنفرانسێکی لە نێو گوندی ئەڵمانی ینی ڕێک لەو بینایی پشتی من پرێس کۆنفرانسێکی بەست لەوێ باسی لەوە کرد هەندێک بابەتی باس کرد سەبارەت بە چۆنێتی دەستگیرکردنی و سەبارەت بەو سکاڵایانەی کە لەسەری هەیە هەندێک وردەکاری لەو بابەتە باس کرد لە باڵێن لە درێژەی قسەکانیدا باسی لەوە کرد کە ئامادەیانەوێ هاوسەنگی هێز لە کوردستان ڕێک بخەنەوە و ئامادەن لەگەڵ هەموو لایەنەکان گفتوگۆ بکەن بۆی کە ئەم دۆخە چەق بەسووەی کە ئەم دۆخە چەق بەسووە سیاسی کە هەرێمی کوردستانی تێکەوتوو ئەمان وەکو فریاد ڕەسێک لەو دۆخە هەرێمی کوردستان بێنە دەرەوە. ئەلبەت لە کۆنگرە ڕۆژنامە نووسەکەیە بافڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان چاڵەنجی قسەکانی شاسوار عەبدولواحیدی کرد وتی ئێوە کە دەڵێن ئامادەین هاوسەنگی هێز ڕێک بکەینەوە بەڵێ ئێمەش لەگەڵتانین و ئێمە دەتوانین ڕۆژی شەمە بینە لات. ئەلبەت چەند خولەکێک دوایەوە بەڕاستی ئێمە لە ڤار ئەوم بە دەرفەت زانی بۆیە هەمان قسەی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانم ئاراستەی شاسوار عەبدولواحید کرد و لێم پرسی کە بەڕێز شاسوار عەبدولواحید تۆ ئامادەیت ڕۆژی شەمە پێشوازی لە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەو شاندە بکەیت؟ ئەوان بەدڵنیایە وتیان خۆ هەرڕێک بەو نەسەوتی خۆ ئێمە سوحبەت ناکەین بەڵێ ئامادەین و بە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆژی شەمە سەردانمان بکات و ئێمە ئامادەین پێشوازیان لێ بکەین. ئەلبەت ئەم بابەتە بەڕاستی بابەتێکی چاوەڕوان نەکراو بوو ینی بۆ خەڵکی هەرێمی کوردستانیش کە بابەتێکی لە ڕۆژی پێنجشەمەوە دەیان خوێنەوە گفتوگۆ قسەی لەسەرە بۆیە ئەمڕۆ ئیتر ئەوە هەمووی ڕوون دەبێتەوە ئایا بڕیاری چی دەدەن و کۆبوونەوەکە چەند کاژمێر دەخایەنێ و باسی چی دەکەن. ئێمە ئەمڕۆ لە ڤار ڕووماڵێکی تایبەتمان دەبێت لەسەر هەموو ئەم بابەتانە لەسەر ئەو گۆڕانکاریە لەسەر و گۆڕانکاریانە لەسەر هەر بڕیارێک کە دەدرێت چکە بەڕاستی بابەتێکی گرنگە دەتوانین بڵێ وەکو کۆبوونەوەیەکی لووتکەیە ئەمڕۆ ئەم کۆبوونەوەی حسابی بۆ دەکرێت ئەمە دوایەوە دێت کە تا ئەوە نزیکەی ساڵێکە یەکێتی و پارتی لەسەر پێکێنانی کابینەی دەی هەرێمی کوردستان حکومەتی هەرێمی کوردستان ڕێک ناکەون. ئەم دۆخە چەق بەسووەی کە هەیە بەڕاستیش زیاتر ئەوەی کە تێبینیمان کردووە لە ماوەی ڕابردووش زۆرترین ئەو خاڵ و بابەتانەی کە قسەی لەسەر کراوە بەڕاستی کە ناگەنە ڕێکەوتن پرسی وەزارەتی ناوخۆیە کە یەکێتی وەک دەڵێن ئەڵێ من دەتوانم ئەم وەزارەتە بەباشی بەڕێوە بەرم پارتی ئەڵێ نەخێر من دەتوانم باشتر بەڕێوە بەرم. ئیتر ئەمە ئەلبەت هەرچەنە بابەتی سەر و کۆمار و هەندێک بابەتی دیکە هەیە بەڵام ئەوەی کە فۆکسە جدیەکەیە قسە سەرەکەیەکەیە کە لەسەری پرسی وەزارەتی ناوخۆیە کە ئەمە دەتوانین بڵین گرێشوێرەیەکە لە بەردەم یەکێتی و پارتی کە ئەم پرسێکی گرنگەوە ناگەنە ڕێکەوتن. بۆیە یەکێتی یان چاوەڕوان دەکرێت ئەم کۆبوونەوانەی ئەمڕۆ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ حیزب و لایەنەکان کە وەکو باسم کرد سەردانی محەممەدی حاجی مەحمودی کردووە و پاشتر سەردانی شاسوار عەبدولواحید دەکا ڕەنگە هەنگاوێک بێ بۆی کە ئیتر یەکێتی دەتوانێت بەبێ پارتیش چونکە بە کۆی گشتی کورسەکانی ئەوان و دەنگەکانی ئەوان ڕەنگە یەکێتی بتوانێت حکومەتی کابینەی دەی حکومەتی هەرێمی کوردستان پێک بێنێ. بۆیە بە ژێرەی خوێندنەوە سیاسەکان چاوەڕوان دەکرێت سەردان و جم و جۆڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ لای حیزب و لایەنەکانی دیکە بۆ ئامانجە بێ. وەکو باسم کرد ئیتر ئێمە ئەمڕۆ لە ڤار ڕووماڵێکی تایبەتمان دەبێ وەکو چۆن لە ڕۆژی پێنجشەممە ئێمە توانیمان ئەم پرسە گرنگە سیاسیە ئەم دۆخە چەق بەسووە سیاسیە بور و ژێنین و قسەی لەسەر بکەین ئیشی لەسەر بکەین. پرسیارەکانم ئاراستەی سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ کرد بۆ ئەویش ئامادەی دەربڕی. بۆیە ئەمڕۆژ ئێمە لە ڤار ڕووماڵێکی تایبەتمان دەبێ و هەوڵەدەین لە زۆرترین زانیاری کۆ بکەینەوە بۆ وەرگرانی ڤار. بۆیە چاوتان لەسەر ڤار بێت ئێمە ئەمڕۆ
ڕووماڵی تایبەتمان دەبێت لەسەر ئەو جموجۆڵە سیاسێک گەورە و گرنگانەی کە لە شاری سەیمانی لەم کەشە ساردەیە، بەڵام ئەمڕۆ کەشی سیاسی شاری سەیمانی گەرم و گۆڕ دەبێت.